وەکەزانی کە زمانی کوردی ناسنامە و شکۆی نەتەوەکەمانە و چۆن بتوانین پارێزگاری لێ بکەین و هەمیشەش لەلایەن ئەدیبان و ڕۆشنبیران و نووسەرانەوە کار لەسەر ئەواکرێ کە هەمیشە ئەم زمانە بە دەوڵەمەندی بمێنێتەوە ئەم زمانە کاری بۆ بکرێ تاوەکو بە شێوەیەکی باش ئێمانەوە بە دوایینەوە بتوانین زیاتر پارێزگاری لێ بکەین لە دوای ئەوەی کە لە وڵاتی عێراقا کۆمەڵە یاسا هەیە ئەو یاسایانە بۆی کە ئەوە پشڕاستکاتەوە کە زمانی کوردی بە چ شێوازێک کاری لەسەر بکرێ و چۆن بتوانین لە ڕێگەی ئەو یاسایانەوە بە شێوەیەکی باش مافی ئەومانە بێ ئێمە وەکو میلەتی کورد زمانێکی پارای کوردیمان هەیە و پارێزگاری لێ بکەین لەم نێوەندەیە نووسەرێکمان هەیە کە زۆر بەڕێزکا خەلیل عەبدوڵڵایە توانیوێتی لە توێی کتێبێکە پرسی زمانی کوردی لە عێراقا بابزانین بۆچی لە عێراقا و ئایا ئەم پرسا چی یاسایەک لە پشتیوێتی ئەو یاسایانە چۆتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو بتوانن کاری لەسەر بکەن ئەم وەک نووسەرێک چووەتە ناو ڕۆکی چ بابەتێکەوە کە ئێمە وەکو میلەتی خۆمان بتوانین کاری لەسەر بکەین و خزمەت بە زمانەکەمان بکەین و ئەمانە و چەند پرسیارێکی تریش لە ڕووی یاساییەوە و لە ڕووی بەگشتی لە عێراقا بۆ زمانی کوردی کە بتوانین زیاتر گفتوگۆ لەسەرکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆسای ئازیز و خۆشەویست مامۆستا خەلیل عەبدوڵڵا کە بەڕێزیان نووسەرن ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە مامۆستاجان زۆر بەخێر بێ باش بەیانیتان باش زۆر سپاس بۆ ئامادەبوونێ دەستخۆشی لێگەین بۆ کتێبە و بۆ کارەکانی زۆر تریش پێما کۆمەڵی بەرهەمی زۆر جوانی وەکو نووسەرێک ئەم بابەتە زۆر گرنگە پرسی زمان کە هەمیشە ئێمە هاوارەکەین با بڵین هاوارەکەین بە ئاگامان لە زمانی کوردی بێت بەڵام تۆ لە ڕووی یاسایی و لە ڕووی ئەوەی کە لە عێراقا بەگشتی لە توێ کتێبێکە باسیۆت کردووە پرسی زمانی کوردی لە عێراقا مەبەستە چی بۆ لەم کتێبە بڵێ مێگومان زمان گرنگە یەکێکە لە پێکهێنەرەکانی هەر نەتەوەیەک و بە ئەسنامەی نەتەوەشدانرێ هەموو گەلان بایەق بە زمانەکانیانەدەن ئەگەر 193 دەوڵەت هەبێ بەڵام زیاتر لە 470 یاسای زمان لە وڵاتانە هەیە چونکە تەنها دەوڵەتەکان ئەوانەی کە ئەندامی کۆمەڵی گشتی نەتەوەی گرتووانکانن یاسای زمانی ڕسمیان نییە هەموو گەل و هەرێمەکانیش بە پێی یاسای نەتەوەی گرتوەکان بۆیان هەیە یاسای زمانی خۆیان هەبێ بۆ پاراستنی زمانەکان لەو چوارچێوەیە 470 زمانی ڕسمیە گەلی کوردستانیش ینی خەبات و تێکۆشانێکی زۆری کردووە بۆ بە ڕسمی ناسینی زمانەکەی ئەتوانین بڵێن زیاتر ئەدەب زمانی ئەدەب زمانەکەی پاراستووە هەر لە نووسەران و شاعیران و هونەرمەندانەوە کە توانیوانە ئەم زمانە بپارێزن بەڵام من لەو کتێبەیە لە ڕووی قانونیەوە باسی ئەوە کەم پرسی یاسایی زمانی کوردی لە عێراقا من تقریبا لاپەڕەکانی سەدەیەکم هەڵاوەتەوە زمانی کوردی لە دەستورەکانە لە یاساکانە چۆن باسکراوە لە یەکەم دەستوری هەمیشەیی عێراق دەستورکە قانونی ئەساسی 1925 پێڵێن کە لەژێر چاودێری و ئینتیدابی بەریتانیا نووسراوە لەو دەستورە کە سەیریەکەین ئاماژە بە زمانی کوردی نەکراوە ئاماژە بە نەتەوەی کوردنەکەەوە زیاتر زمانی عەرەبی بە ڕسمی ناسیوە لە فەقەرەیە کە ئاڵێ پێکهاتە و نەتەوەکانی تریش بوو بۆیان هەیە زمانی تایبەتی خۆیان هەبێت تێکۆشانی گەلی کوردستان لە سەردەمی شێخ مەحمووە زمانی کوردی زمانی خوێندن و زمانی ئیدارە و ئەوانە بووە دوای ڕوخانی حکوومەتەکەی شێخ مەحموود تێکۆشانی گەلی کوردستان هەر بەردەوامە بێ کۆمەڵەی گەلان کە عێراق سربەخۆیی وەرەگرێ و ویلایەتی مووسڵ و کوردستانی باشوور ئەلکێنرێ بە عێراق و مەرجیەوە بێ کە زمانی کوردی زمانی خوێندن زمانی دادگاکان زمانی ئیدارە بێ و لە ساڵی 1930 یاسایەک دەرەچێ بە ناوی یاسای زمانە ناوخۆیەکان لە عێراق لەو یاسایەشە هەر باسی مەسەلەی زمانی کوردی کردووە کە زمانی خوێندنە زمانی دادگاکانە لە سەرانسەری عێراقا لەو قەزایانی لە مووسڵ لە هەولێر لە سلێمانی بەڵام ئەمە هەر وەکو یاسامایەوە و جێبەجێ نەکرا تەنها زمانی کوردی وەکو زمانی خوێندن لە چەند ناوچەیەک لە قوتابخانە سەرەتاییەکان خوێنرا ئەم تێکۆشانە هەر بەردەوام و لە دەستوری کاتی 1950 لەوەشە هەر زیاتر تاکید لە زمانی عەرەبیە کاتەوە و هەر ڕاستە ئەڵێ کورد و عەرەب لە وڵاتەیە شەریکن بەڵام لە مادەیەکی ترا عێراقی بە بەشێک لە نەتەوەی عەرەب داناوە دەستورەکانی ترەوەی لە 64 دوو دەستور نووسراوە دەستوری 68 ئەمانە هەمووی تاکید لە زمانی عەرەبیەکەنەوە و زمانی عەرەبی زمانی ڕسمیە و
عێراق بەشێکە لە نەتەوەی عەرب لە ساڵی 1925 تا هەفتا لە هیچ دەستوریەکە ئاماژە بە زمانی کوردی نەکراوە بەیانی ئازار کە دەرەچی و ڕێکەوتنی سەرکردایەتی کول لەگەڵ عێراقا دەستوری 68 هەموارەکرێتەوە لەو دەستورەیە بۆ یەکەم جارە لێ زمانی کوردی لە ناوچەی ئۆتۆنۆمی یا لە ناوچەی کوردی زمانی ڕسمیە یعنی زمانی عەربی زمانی ڕسمیە لە سەرانسەری عێراقا بەڵام زمانی کوردی لە هەرێمی کوردستان زمانێکی ناوخۆیی و فەرمیە ئەوە بۆ یەکەم جار بوو لە دەستورێکی عێراقا زمانی کوردی بە ڕسمی بناسرێ ئەمە ئیشی پێکرا ئەنی داواکانی کورد لە هەموو قۆناغەکانی یەکێک لە داواکانی ئەوە بووە کە زمانی کوردی بە ڕسمی بناسرێت دوای ڕوخانی ڕژێمی بەعەس یاسایەک دەرچوو کە پێیان یاسای بەڕێوەبردننی دەوڵەت بۆ قۆناغی گواستنەوە کە وەکو دەستورێکی کاتی بوو ئەم دەستورە کاتیە زمانی کوردی بە زمانی ڕسمی لە سەرانسەری عێراقا ناسی زمانی کوردی و عەربی زمانی ڕسمی ئەمە وەرچەرخانێکی گرنگ بوو لە ژیانی دەستوری عێراقا بۆ یەکەم جار بوو زمانی کوردی هاوشانی زمانی عەربی لە عێراقا بە ڕسمی بناسری ئەم ڕسمی ناسینە ڕنگدانەوەی بۆ هەموو کۆڕ و کۆبوونەوەکان لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانی عێراق لە سەرۆکایەتی کۆمار لە هەموو دام و دەستگاکانی حکومت زمانی کوردی هاوشانی زمانی عەربی ڕسمیە و بۆ پول و بۆ جەواز و بۆ زۆر لایەنی ڕوون کردبەوە کە ئەمە زمانی ڕسمیە دوای ئەوەی کە ئەوە لە 2005 یا دەستوری 2005 کە ڕاپرسی لەسەر کرا جارێکی تر جەختی لەوە کردەوە کە زمانی کوردی زمانی ڕسمیە لە سەرانسەری عێراقا بۆ ناوخۆی عێراق و بۆ دەرەوەش ئەم زمانە زمانێکی ڕسمی ئەهمیەتی ئەمە چیە تۆ لە کۆمەڵگای نێودەوڵەتیش یعنی لە نەتەوەی گرتوەکان لە شوێنەکان لە کۆڕ و کۆبوونەوەکان ئەتوانی زمانی کوردی بەکاربێنی باشترین نمونێژەوەیە کاتی خۆی کە سەرۆک مامجەلال چوو بۆ ئەمریکا لەگەڵ جۆرج بوش کۆ بۆ لە کۆرگرێ ڕۆژنامەنووسەکە بە زمانی کوردی قسەی کرد دوایەوەی کە سەرۆک مامجەلال چوو لە کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان بەشداری کرد بەشێ لە وتارەکەی بە زمانی کوردی و لەسەر ئەو پێشکەوتنانەی لە هەرێمی کوردستانە هاتوتە دی باسی کرد جا کاک خەلیل ئێستا لەگەڵ ئەوەی کە جەنابەت باسی ئەم پرۆسە و ئەم قۆناغانە تا ڕادەیە کرد بۆمان و ئەوەی کە تا چەند بە ڕسمیەت ناساندنی زمانی کوردی بۆ نمونە لە عێراقا خەمێکی بەردەوامی کردبووە لە ئێستا بە خۆشحاڵی و هەوڵەکان گەیشتۆتە ئەنجام بەڵام کاتێکە سەیری خودی ناو کوردستان و باشووری کوردستانەکەن ئەبینین بەداخۆ لە ئێستاە کە کەشەکە لەبارە یاسا پاڵپشتی بووە بۆ بە ڕسمیەت ناساندنی زمانی کوردی بەڵام ئەبینین هەندێک جار زمانی کوردی بەداخۆ وەک زمانی دوو هەمیلاتوە ئێمە قوتابخانەمان هەیە زمانێکی بیانی لەسەرۆیە هەندێک جار تۆ داوای هەلیکارەکەی ئەبینێت ئەڵێ زمانی کوردی برزانی مەرجنیە بەڵام زمانێکی مەبەستمانەیە زمانێکی بیانی ئەبێ ئەوە بزانین لە منیۆی چێشتخانەکانە ئەبینێت جاری وایە هەر بە ناوی کوردی نەنووسراوە نەک خواردنەکە کوردی نەبێ هەر بە کوردیش نەنووسراوە تەنانەت ئێستا تا چەند ئێمە ئەتوانین ئەم کێشەی کە بەرۆکی زمانی کوردی بەداخۆ لەناو کوردستانە گرتووە ئەم کێشەی لە ئێستایە چارەسەر بکرێت ئێمە بێزێ لە ئەو دەستوران دواشتریش هەر دەستوری عێراق ڕێگەی یابوو کە قانونی زمانە ڕسمیەکان لە عێراقا دەرچێت ساڵی 2014 لە عێراقا قانونی زمانە ڕسمیەکان دەرچوو کە هەموو ئەو وردەکاریانەی لەسەر ناسینی زمان وەکو زمانی ڕسمی بەکارێنانی لە دام و دەستگاکانە تایە و لە هەرێمی کوردستانیش لە کۆتایی ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکان دەرچوو کە ئەم یاسایە 27 مادەیە بە هەمووی ڕوون کردوتەوە زمانی ڕسمی چییە لە کوردستان چیە زمانی عەربی زمانی کوردی لە سەرانسەری عێراقا زمانی ڕسمین بەڵام لە هەرێمی کوردستان زمانی کوردی زمانی ڕسمی و یەکەمینە زمانی یاسا زمانی دادگاکان هەموو پرۆژە یاسا و ڕێنمایی و پەیڕەوێک ئەبێ بە کوردی بنووسریە ئەوە بڵاوکردنەوەی لە واقعی کوردستان بە کوردی و عەرەبیە بێ بەڵام کوردیەکە بنەما و ئەساسە و زمانی خوێندن لە سەرانسەری کوردستانە خوێندن بە کوردیە بێ و هەر ئەم یاسایە دانی بە زمانی پێکاتەکانی تراناوە وەکو زمانی خوێندن وەکو سریانی و تورکمان و ئەرمەن ینی لەم لە هەرێمی کوردستان دان بە 5 زمانان نرا وەکو زمانی ڕسمی وەکو زمانی ناوخۆیی کە ئەمە شتێکی ناوازەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا زۆربەی ئەو وڵاتانە یەک زماندان بە یەک زمانە نراوە بەڵام لە هەرێمی کوردستاندان بە 5 زمانان نراوە هەموو ڕووەکانی تری ئەم یاسایە ڕوون کردوتەوە زمانی میدیا زمانی بانگەشەی بازر زمانی بازرگانی و کار ینی
ئەم یاسایە بەڵام لە 2014ەوە دەرچووە ئەنجومەنی وەزیران ئەڵێ بە هاوبەشی لەگەڵ ئەکادیمیای کوردی و لایەنە پەیوەندیدارەکان بە بڕوای من لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی ڕۆشنبیرێ وەزارەتی پەروەردەیە وەزارەتی دادە وەزارەتی خوێندنی باڵایە بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە. لا دوایە ئەبێ لە چیۆ دەست پێ بکرێت بۆ پاراستنی هەر بۆ نمونە بۆ خۆشمان هەم عزیز بکرێت هەم بۆ گەشتیارێکیش کە دێت ئێرە بە قەدری بزانە بە ئەوش فێری زمانی کوردی بە نەک ئێمە بچینە سەردینەکەی ئەو بێگومان ئەمە پەیوەندی ئەبێ ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵا بۆ ینی بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە بۆ جێبەجێکردنی لە هەموو بوارەکانە کە یاساکە ئاماژەی پێکردو بێ لیژنەیەکی باڵا پێک بێنێ بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکان و ئەکادیمیای کوردی ئێستا بەڕاستی سەیری هەندێک لە ناو شارەکان ئەەکەیت هەزناکە ئێمە شارێکی کوردیە تابلۆکان بە زمانی بڵێن بە ئینگلیزی یا بە عەرەبی نووسراوە کە ئەم یاسایە هەموو ئەمانەی ڕێخستۆتەوە تابلۆ حکومیەکان بە زمانی کوردی و بە زمانی عەرەبی زمانە کوردەکە بێت لەسەرەوە و بارزتر بێت زمانی ئەم تابلۆی هاتوچۆ ئەبێ بە زمانی کوردی و زمانی عەربی و زمانی ئینگلیزی بێت زمانە کوردیەکە لەسەرەوە بارزتر بێت یعنی تابلۆی شوێنەکان و بەتایبەتی شوێنە گەشتیارەکان ئەمەی کە لە وێنەکانی شایبینی گەشتارێکی زۆر ڕۆکاتە هەرێمی کوردستان بەڕاستی زۆر سەیرانگا و شوێنە گەشتیارەکانمانەیە کە ئەچین هیچ لە تابلۆکان زۆرینیان بە کوردی نانووسرێت هەمووی بە عەرەبی ئەنووسرێت ئەوە لەم ڕۆژانەیە یاسایەک بەڕێستان باستان کردو لەم کتێبە یاخود چۆن ئێمە بتوانین هەوڵ بین کە ئەمە هەرێمی کوردستانە چۆن ئەوان بە مافی خوانەزان ئێمەش بە مافی ئەوە بێگومان ئەو یاسایە هیچتێکی هەموو ئەو وردەکاریانەی ڕوون کردوێتەوە بە سوپاسەوە ئەمەلخان سەرۆکی دەستەی گەشت و گوزار لەم ڕۆژانەیە ڕێنماییەکی دەرکرد بۆ ڕێخستنی گەشتیاری کە زمانی کوردی لەو شوێنانە بەکار بێ لە ئوتێلەکان لە هەموو شوێنەکان یعنی ئەمە قانون و دەستور پاڵپشتیەکە و ڕێگەی پیاوە بەڵام وەکو ئەوی کە باسیەکەم تا ئێستا ئێمە لە سەردەمی داگیرکاری و خەبات و تێکۆشانی ئێمە بۆ پاراستنی زمانەکەمان بووە ئێستا لەم سەردەمی ئازادیە لەم سەردەمی ئەوەی کە دەستور و قانون پشگیریمانەکە و پشتیوانە ئێمە لەم کاتەیە بەڕاستی ئەو بایەخەمان بە زمانەکەمان و بە پاراستنی زمانەکەمان نیا بە تایبەتی جێبەجێکردنی یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان کە هەموو ڕۆکانی ئەو لە بۆ هەموو شوێنەکان و بۆ هەموو بەشەکانی ینی ڕێکی خستووە باشە مامۆستا زۆر جار من دەستخۆشیشە لەکەم هەرکە کتێبەکە کردمەوە پێشەکیەکەی نووسی بوو پێشکەشیەکەم بە مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار کە دانانی کتێبی ئەلفوبێی کوردیە مادام ئەوەیە کە گرنگی زمان ئەمەنەک ئێمە لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین کەیترە تا گەورە بێ ئەما بێتە زمانێکی سەرەکی ژیانی و ئەبێتە و زمانە پاراوەی کە ئێمە بتوانین گفتوگۆی پێ بکەین سیستەمی خوێندن تا چەند ڕێگە خۆشکەرێکە بۆی کە ئێمە بتوانین هەمیشە زمانەکەمان بە دەوڵەمەنی بیاڵینەوە و ئێمە چۆن ئەتوانین لە ڕێگەی شوێنەکان کاروبارەکان دام و دەستگا حکومیەکان ئەو شوێنانەی بەرکەوتنیە لەگەڵ کەسە بیانیەکان یعنی تۆ چۆرە وڵاتێکی دراوسەیە گە لەوێ نیشتەجێ بێ جارێ 2 ساڵ چی بەت بۆ زمانەکەی بخوێنی ئەنجا توانی ڕێگە و پێبائیش بکەیت تۆ بکەیت ئێمە چۆن هەوڵ بین کە زمانەکەمان ئەمەنە بە دەوڵەمەنی بیاڵینەوە کە کاری لەسەر بکەین چۆن لە ئەلفوبێکەی مامۆستا ئیبراهیمەوە ئاواش بڕوا هەدا قۆناغەکانی تر سپاس دەکەم کە باسی ئەوەت کرد و من حەزەکەم لێرە باسی ئەو کەم بۆچی پێشکەشم کرد بە مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار من باسی نووسەران و ئەدیبان و هونەرمەندانم کرد کە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبوو لە پاراستنی زمانی کوردیە لەگەڵەوەشتا کۆمەڵێک کەس کە بایەخیان بە زمانی کوردیەوە وەکو سعید کابان وەکو تۆفیق وەهبی وەکو ئەحمەی عەزیزاغا لە ئەخیریان مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدارە کە مامۆستا ئەبێ لە قەمچوغە لە ساڵی 1948 ئەلفوبەیەکی کوردی دائنێ دوایی ئەینێرێ بۆ مەعارفی سلێمانی ئەینێرن بۆ وەزارەتی مەعاریف لە بەغا پەسەند دەکرێ و ساڵی 51 وەکو ئەلفوبەی کوردی بۆ پۆلی یەکەمی سەرەتایی و بە وێنە وێنێکی کتێبێکی وێنەدار بە هەموو کوردستانە بڵاوە بێتەوە و پێشوازیەکی گەرمی لێکرێت دوایی چەند جارێک تعدیل لەم هیناکات و ئەو ئەلفوبێ جوانەیە ئەو کوردیە جوانە مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار ئێمە وتم هەموو شۆڕشەکانی ئێمە هەموو خەباتەکەی ئێمە بۆ چەسپاندنی زمانی کوردی و بەڵام ئەم پیاوە لە گوندێکە بەبێ ئەوەی مفاوزات کا لەگەڵ دەوڵەتەکانە ئەمەی نووسی ناردی پەسەندیان کرد دوایی بانیان کرد لە بەغاوتیان وەرە
جا ئەمە بەڕاستی ئەوەی ئەم لە شۆڕشێکی بەرپاکرمان مەسا ئیبراهیم ئەمینوال لە بواری زمانە وتوانی 12 پیت بۆ زمانی کوردی زیاد بکە کە تا ئێستا دوای ئەو کەسێکی تر نەیتوانی و یەک پیتی زیادکە بۆ نمونە ڕێی قەڵە و دوو ڕێو بە دوای یەکە ئەنووسرا ئەو یەنای کردی بە یەک ڕێو حوتێکی خستە ژێری و ینی کۆمەڵێک پیتی تریشی هین کرد دوایی بانیان کرد لە بەغا کردیان بە مدیری پرۆگرامەکان وتیان دەرسەکانی تریش ئەوەی کوردیە بیکە بەم ڕێنووسە کردی بەو ڕێنووسە بەو کوردیە جوانە ینی ئەوەی من بۆیە پێشکەشی ڕۆحی ئەو یەکەم بەڕاستی شۆڕشێکی بەرپاک دەورێکی زۆر گرنگی هەبوو لە چەسپاندنی ئەم شێوە زمانە کوردیەشی نیە زۆر سپاس بۆ جەنابیشت ئیشەڵڵا قەڵەمت هەر بمێنێ ئیشەڵڵا سوود وەربگیرێت لە قەڵەمی جەنابەت و هەروەها هەوڵێک و خەمێکی باشش لە دڵی کوردانە هەبێت لەبارەی زمانی کوردی و هەوڵ بدرێت زیاتر بۆ پاراستنی زۆر بەخێراتن تاکە